لە کاتێکدا پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی یاسایی گرینگە و چاودێرە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردندا، بەڵام بەشێک کە ناویان لە خۆیان ناوە زۆرینە بەهۆی خراپ بەکارهێنانی پەرلەمان و دەسەڵاتەکانیان پەرلەمان بۆ بەرژەوەندەی حیزبی خۆیان بەکاردێنن. پەرلەمانتارێک دەڵێت پێویستە پەرلەمان و پەرلەمانتاران بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵبستن و لە پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیان کار بکەن و پێویستە ڕۆڵی ڕاستەقینەی پەرلەمان بگەڕێتەوە بۆ ئەم دامەزراوە گرینگە یاساییە. دان پرسیار لەلایەن فراکسیۆنەکان و ئاراسی لە حکوومەت دەکرێت مەفروضە سەرۆکاتی پەرلەمان پێی هەڵسێ هەموو ئەوانە گرفت بوون. ئەوە گرفت بوو کە دەستپێکی خولی پێنجەم سەرۆکاتی پەرلەمان سەردانی حکوومەتی کرد کە دەبوایە حکوومەت بێتە پەرلەمان کە دامەزراوەیەکە لە حکوومەت لە بەتەکی لە خۆی حکوومەت لە پەرلەمان متمانی پێدرا، بەڵام بەداخەوە پەرلەمان ئەو دامەزراوەیە ئەوەنە بێڕۆڵ کرا سەرۆکایەتی چوە لای حکوومەت کە ئەمانە خۆی لە خۆیدا هەمووی هۆکار بوون بۆ بێدەسەڵاتکردن و بێئەرزشکردنی ئەو دامەزراوەیە. ئەنستیتیوتی پێی هەشتەم راپۆرتی خۆی لەسەر چاودێری خولی پاییزەی پەرلەمان بڵاو کردەوە. ئەوان دەڵێن سەرۆکایەتی پەرلەمان بەشێکی زۆر لە چالاکیەکانیان تەنها ناردنی پرسەنامە بووە. جگەلەوەش لەم خولە دامتمانە لە هیچ وەزیرێک وەرنەگیراوەتەوە و لێپێچینەوەش نەکراوە. ئاستی چالاکی یاسادانان سنووردارە کە تەنها دە یاسا پەسەند کراوە. ئاستی دەستبەشخەری پرۆژە یاساکان لەلایەن ئەندامانەوە لەم خولەدا سنووردارە. بەشداری ئەندامان لە کاری چاودێری لە ئاستێکی لاوازدایە. ئاستی دەستپاکی پەرلەمان لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە گومان خراوەتە سەر ئەندامانی پەرلەمان. لە بواری چاودێریدا پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵنەستاوە. هیچ پرساندنێکی ئەندامانی ئەنجومەنی وەزیران نەکراوە. هیچ ژنەیەکی لە کۆڵینەوە پێک نەهێنراوە. هیچ وەزیرێک متمانی لێ نەسێنراوەتەوە. هیچ تەنگدانێکیش بە مەبەستی وەرگرتنەوەی دەتوانێت لە وەزیر نەکراوە. تەنانەت ژماری ئەو پرسیارانەش نازانرێت و ڕاناگەیەندرێت کە ئاڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن کراون کە ئاخۆ چەندیان وەڵام دراونەتەوە چەندیشان بێوەڵامن. بەپێی قسەکانی سەرۆکی پەرلەمان دەبوایە لە خولی گرێدانی پاییزەدا پەرلەمان 53 دانیشتنی بکردایە، بەڵام سەرۆکاتی پەرلەمان پابەند نەبوون بەم بەڵێنە و تەنها 13 کۆبنەوە کراوە. لەگەڵ ئەوەشدا 66 پێشنیار و پرۆژە یاسا پێشنیار کراون. لەو ڕێژەیە تەنها 30 یاسا پەسەند کراون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.